مەڵەیتر لەگەڵ پەیدابوونی 5 حاڵەتی توشبوون بە کۆرۆنای گۆڕاو لە هەرێمی کوردستان و لە شاری هەولێر ئەمڕۆ لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا کۆ دەبێتەوە بۆ پێداچنەوە بە بڕیارەکان و ڕێنمایی نوێ. یەکێک لەو بژاردانە کە هاوڵاتیان باسی دەکەن ئەگەرەکانی داخستنەوەی قوتابخانەکان و پرۆسەی خوێندنە کە گۆڕانکاری بەسەردادێت. من زانیاری زیاتر وەردەگرم لە هاوکارم هۆشمەند سادق ئەو لە هەولێرەوە لەگەڵمە. هۆشمەند ئەگەری هەیە دووبارە قوتابخانەکان دابخرێنەوە یا بە مکانیزمێکی نوێ و مکانیزمێکی دیکە دەست بە پرۆسەی خوێندن دەکرێتەوە بە هەمان شێوە بەردەوام دەبێت. چه پێشنیازێک کراوەتە وەزارەتی پەروەردە و لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بۆ یەکەیتر دەوام بە شێوازێکی دیکە بێت لەبەرەوەی ئەو کۆرۆنا گۆڕاوە زیاتر تەمەنەکانی کەمتر و منداڵان تووشی دەبن، ئەوەش کە لە قوتابخانەکانیش مەترسی ئێستای دروست کردووە. گوڵ باخەم کاتت باش. ئەمڕۆ لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە. یەکێک لە تەوەرەکانی گفتوگۆکردن لەبارەی ڕێکارەکانی خۆپارێزی لە قوتابخانە و ناوەندەکانی خوێندن تاوەکو ئێستا هیچ پێشنیازێک نییە کە دەرگای قوتابخانەکان دابخرێت بە هەمان شێوەی کە بڕیای لێدرا و بەردەوام دەبێت. ئەوە مەترسیانەش وای نەکردوکەوە دەرگای قوتابخانەکان دابخرێت، هیچ لایەنێکی پەیوەندیداریش پێشنیازەوەی نەکردووە کە دەرگای قوتابخانەکان دابخرێت. وردەکاری لەبارەی ئەو مەترسیانە لە چ حاڵەتێکدا دەرگای قوتابخانەکان دادەخرێت و ئایا مامۆستایانیش لەو توێژە دەبن کەوا ڤاکسینی کۆرۆنا وەردەگرن. لەگەڵ ئەندامێکی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا گفتوگۆ دەکەین لەبارەی ئەو پێشنیازانە. حەسیب خان، ئایا دۆخی تەندروستی گەشتۆتەوە ڕادەی کەوا پێشنیازی داخستنی دەرگای قوتابخانەکان بکرێت گۆی دەنگۆ هەیە؟ سڵاوتان لێبێ. ئێمە وەکو لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان هەر لە دەستپێکی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا تاوەکو ئێستا بە شێوەیەکی گشتگیر هەوڵەکانمان لەگەڵ وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا بۆ ئەوە بووە کە بتوانین کارێکی وا بکەین قەرەبۆی ماوەی ڕابردووی قوتابیان بکەینەوە پرۆسەی خوێندنیان نەفەوتێتن. بێگومان ئێمە لە ڕۆژانی ڕابردوو لە ڕێگەی چەند قوتابیەکەی بەڕێزەوە ڕێگەرێکی پەیوەندیمان پێوەکرا کە گوایە دانیشتنی ئەم جارەی لیژنەی باڵای کۆرۆنا بۆ ئەوە دەبێتن کە دەرگای قوتابخانەکان دابخرێتن. من لێرە دڵنیای قوتابیانی خۆشەویست وەکە سوکاریان دەکەمەوە تاوەکو ئێستا هیچ بڕیارێک لەبارەی داخستنی دەرگای قوتابخانەکان لە هەرێمی کوردستان لە هەردوو سێکتەری پەروەردە و خوێندنی باڵا نەدراوە. ڕاستە هاتنی کۆڤید-20 لە ڕووی ئەو ئامارانەی کە بڵێن ڕێکخراوە تەندروستیەکان باسی ئەکەن مەترسیەکانی بڵاوبوونەوە و کاریگەریەکانی زۆر زیاترن لە کۆڤید-19، بەڵام خۆشبەختانە تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان حاڵەتێکی وا تۆمار نەکراوە یان ڕێژەکە ئەوەندە بەرز نەبووتەوە کە بێتە هۆکاری ئەوەی کە دەرگاکانی قوتابخانەکان دابخرێن. وەزارەتی پەروەردە ئێمە لەگەڵیان لەسەر هێڵین بۆ ئەم بابەتە و دڵنیاین و پێشبینی ئەوە ئەکەین دانیشتنەکەی ئەمڕۆ گفتوگۆکردن بێت لەسەر ئاماری ئەو مانگەی ڕابردوو کە دەرگای قوتابخانەکان کراونتەوە تاوکو ئێستا چەند مامۆستا و قوتابی بەڕێز تووشی ڤایرۆسەکە بوون و ئایا جۆری ڤایرۆسەکە کۆڤیدی نوێ یاخۆتی پێشووترە. ئەمەشیان بۆ ئەوە ناگەڕێتەوە بڵێن کە بێتە هۆکارێک دەرگای قوتابخانەکان دابخرێتن، بەڵکو دەکرێتن چاودێری پرۆسەی پەروەردە بکرێت بە شێوازێکی تند و تۆڵتر لەلایەن وەزارەتی تەندروستی تاوەکو تیمەکانیان کاراتر بکەن و بە بەردەوامی پشکنین لەناو قوتابخانەکان ئەنجام بدەن. لە چه حاڵتێکدا بیر لە داخستن دەرگای قوتابخانەکان دەکرێتەوە؟ خۆی کاتێک کە ڕێژەی توشبوون لە تەوەقع زیاتر بوو ئەو کاتە وەزارەتی تەندروستی بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پەروەردە بڕیار لە داخستنی قوتابخانەکان دەدات لە هەرێمی کوردستان سەبارەت هەر بە وەڵامدانەوەی پرسیارەکەی پێشووترت لەبارەی وەرگرتنی ڤاکسین بۆ مامۆستایان ئایا لەو لیستە ئەبن کە وەزارەتی تەندروستی کە ڤاکسینیان پێ بدە. بەڵێ بێگومان ئێمە ئەزانین کە لە ڕێکخراوەکانی جیهانی کاتێک کە ڤاکسین بەسەر توێژەکانی کۆمەلگاوە دابەش دەکەن سەرەتا لەو توێژەوە دەست پێەکەن کە ڕاستە و خۆ بەرکەوتیان لەگەڵ کۆمەلگا ئەبێتن. ئەوەش سەرەتا لە وەزارەتی تەندروستیەوە دەست پێەکات، دواتر بۆ وەزارەتەکانی پەروەردە و خوێندنی باڵا شۆر ئەبێتەوە. هیوادارین بە کەمترین زیان ئەم دۆخە شتێبپەڕین. سپاس بۆ ئێوەش. بەڵێ گوڵ باخەوەی کە تێگەشتن ئەوەیە کەوا دەرگای قوتابخانەکان داناخرێت تەنها ئەوەیە کە ئەمڕۆ گفتوگۆ لەبارەی ئەو ئاماران دەکرێت کە لە کاتی کردنەوەی دەرگای قوتابخانەکان بەرەو کوێ گەشتووە و ئەو ئامارانە چین ئایا مەترسیەکانی چین و پێویستە ڕێکارەکان زیاتر تند و تۆڵ بکرێن و پرۆسەی خوێنیش بەردەوام دەبێت. ئەمە وەکو ئاگادارێک بۆ قوتابیان و کەسوکاری قوتابیان. باشە، سپاس هاوکارم هۆشمەند سادق لە هەولێرەوە.